و قسە و باسەکەم لەسەر یەکێک لە هونەرمەندە هەرە دیار و گۆرانی بێژە دەنگ خۆشەکانی نێوگۆرانی موزیکی کوردی ئەویش هونەرمەند بەهجەت یەحیایە. هەرێک لێمە زانین خاوەنی دەنگێکی ڕەسەن و خاوەنی چەندین بەرهەمی زۆر ناوازەیە کە بە بەردەوامی زیندون لە ناو گوێگرەکانی و هەمیشە بێگومان گوێ لێ ئەگیرێتەوە. گۆرانی شەکرە بەفرا لە ماوەی ئەم چەند هەفتەی ڕابردوو کە پلەکانی گەرما زۆر دابەزی و بەفرێکی زۆر لە تاوای ناوچەکانی هەرێمی کوردستان باری بێگومان ئەم گۆرانیە زۆر وترایەوە و بەتیابەت لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە قسە و باسێکی زۆری لەسەر کرا و لەسەر زۆرێک لە ڤیدیۆی ئەو کەسانەدانرا کە لە نێو بەفرا بێگومان کاتێکی خۆش و کەشێکی خۆشیان بەسەر برە و چەندین دیمەنی جوانی شارەکانیش بەم گۆرانیە جارێکی تر پێشکەشکران لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە. بۆیە هونەرمەند بەهجەت یەحیا ڕاستە ئەم گۆرانیە ساڵانێکی زۆرە بێگومان تێکستەکەی لە ساڵی 1987 نووسراوە و پێیوتەکانی هونەرمەند بەهجەت یەحیا ئاوازی ئەم گۆرانیش لە ساڵی 1985 دانراوە. بەڵام وەکو زانین کە چەندین ئەم گۆرانیە هەر بە زیندوی و هەر بە جوانی ئەمێنێتەوە و بە بەردەوامی ئێمە گوێ لێگرین. بۆیە ئەمە بێگومان ئەوەش پشڕاست ئەکاتەوە کە مەرجنیە گۆرانیەکان بێگومان خاوەنی ڤیدیۆ کلیپ بن. ئەم گۆرانێتەوە کە ئێستا خاوەنی ڤیدیۆ کلیپ نییە بەڵام هەمیشە گوێ لێگیرێتەوە. بۆیە هونەرمەند بەهجەت یەحیا بڕیاری ئەوەی یاوە کە ڤیدیۆ کلیپێکی جوان لە نێو بەفرا بۆ ئەم بەرهەمە ناوازە و تایبەتی خۆی بکە. پێکەوە بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە بینین و دواتر گەڕێمەوە لاتان فەرموو. شەکرە بەفرا بەسەر سەرمایە ئارام ئارام دێتە خوارێ دێتە خوارێ. شەکرە بەفرەی یەکێکە لە بەرهەمە ناوازەکانی هونەرمەندی دیار بەهجەت یەحیا و لە ساڵانی 90ەکان تۆمار کراوە و لە چەند ساڵی ڕابردووشدا نوێکراوەتەوە و جارێکی ترە هونەرمەندە بە ڤیدیۆ کلیپێکی نوێ و بەرهەمە پێشکەش بە عاشقانی دەنگەکاتەوە. شەکرە بەفرا تێکستی بەرزان هەستار و ئاوازی بەهجەت یەحیا و کاری موزیکی لەلایەن بەختیار حەمەکەریمەوە بۆ کراوە و ئارام سەردار جارێکی تر کاری ئامادەکردنی موزیکەکەی بۆ کردوتەوە. بەفرا بشۆ هەرێ